يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زۆر بەڕێز، ترس و دڵەڕاوچێ و قەلەقی یەکێکە لەو شتانەی کەوا ژیانی مرۆڤ ناڕەحەت دەکا، ژیانیشت خۆش بێ. ئەگە ترس و قەلەقیت هەبوو بۆ داهاتووت، بەردەوام لە چاوەڕوانی شتێکی خراپدا بۆی خۆشیەکانی ئێستاشت لێتاڵ دەبن. ژیانی ئەمڕۆی مرۆڤایەتی بە زۆری کەوتۆتە سەر ترس و قەلەقی لە ژیانی داهاتوویە کە نادیارە و کە بەیانییە. ئێمەش ئێستا لە کوردستاندا لەگەڵ خەڵکانە کە قسە دەکەی ئەبینی هەر یەکەی جۆرە ترسێکی هەیە. کەسانێکن لە ژن و لە پیا و لە گەنج و لالاو باسی ئەوەت بۆ دەکەن ترسمان لە جنۆکە هەیە. تۆزێ دەستی دەلەرزێ بەهۆی نەخۆشیەکەوە، ئەڵێنەوە جنێک چۆتە لەشتەوە و ئەبێت دوعای بەسەرا بخوێنی بڕواتە دەرەوە. کۆمەڵە خەڵک گرفتار بوون بەم جنۆکەداریەوە کە جن لە حەقیقەتا هەیە و ڕاستە، بەڵام بەو شێوەیە نییە کە ئەو ترس و دڵەڕاوچێی لە ناو خەڵکیدا بەگشتی دروست کردووە، بازاڕێکی بۆ خەڵکانێک گەرم کردووە. کەسانێکی تر هەن لە چاوی پیس دەترسن کە چاوی پیس و چاوپیسی حەقە و ڕاستە و لە فەرمودەکانی پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم، بەڵام بەو شێوەیە نییە تۆ نەتوانی لە کەوڵی خۆتدا بجوڵیتەوانێ و هەموو خەڵکی بە چاوپیس بزانی لە چوادۆری خۆتدا. هەموو ژیانت قەلەقی بێ، نەتوانی شتێک بکڕی، نەتوانی شتێک بفرۆشی، نەتوانی شتێکی جوانت پێوە دیار بێ. خەڵکانێک لە سحر و جادوو دەترسن کە سحر و جادوو حەقە و ڕاستە، بەڵام ئەم وڵاتە پڕ نییە لە ساحر. هەر کێشەیەکی هاوسەری و خێزانی بێ و هەر کەسێ ژنی بۆ نایە و شووی بۆ نەکرێ و مامەڵەی سەر نەگرێ دیارە سحری لێکراوە، بەختی بەستراوە. ترسی دەرنەچوون بۆ ئەو کەسانی کەوا خوێندکارن و قوتابین و تاقیکردنەوە دەکەن. ترسی گرانی بازار کە هەر ڕۆژە سعرێک دێتە بازارەوە و کەسێک نییە کۆنتڕۆڵی بارودۆخی ئابووری وڵات بکە. ترسی وەزعی سیاسی وڵاتان کە هەموو وڵاتانی دنیا خەریکە بەرەو گۆڕانکاریەکی گەورە دەڕوا و وڵاتی ئێمەش وڵاتانی تریش لەوا چێ بکەونە بەر لێشاوێکەوە کە نازانی نەخشەی داهاتووی جیهانی چۆندا دەڕێژێتەوە. ئەو ترسی وەزعی سیاسیش لە دڵی زۆربەی خەڵکیدا هەیە. ترسی خیانەتی بازار، هەرچی دەستی بۆ دەبێ و دەی کڕی گومانت هەیە کە دەستت نەبڕدرا بێ، یان شتەکەت تەزویر نەبێ یان خراپ نەبوو بێ. ترسی خیانەتی هاوڕێ، ئەمڕۆ زۆر گرنگ کە پیاوانێکی وەکو جەنابتان دەستکەوێ و دەردەدڵێکی خۆتی لابکەی، دوو قسەی بتوانی لە لابکەی و بەیانی بۆ خەڵکی نەجارێتەوە. هاوڕێیەکی دڵسۆزت بێ لە تنگانەدا پشت و پەنات بێ. ترسی خیانەتی، ترسی نەگەیشتن بە دڵخواز، کەسانێکن بە حەڵاڵی بە پاکی دەیانەوێ خانە و لانەی هاوسەری لەگەڵ کەسێکا پێک بێنن، ئەوانیش کەوتونە ترسی ئەوەوە تۆ بڵێ بەرامبەر لەگەڵمان ڕاست بکا و دەست بڕین و دەست پێگەرمکردنەوە نەبێ. ئەم هەموو ترسانە بەچی ڕزگارت دەبێ لێی؟ ئەم ترسانی کە داهاتوون هێشتا نین، لەوەی ئێستا تو وەزعی ژیانیشت زۆر خۆش بێ و بێعەیب بێ، بەڵام کاتی ئەم هەموو ترسانە لە بەرامبەر تا هەن هەست بە قەلەقی و دڵەڕاوچێ دەکەی. بەچی ڕزگارت دەبێ؟ بە چوونە خزمەت قورئان. لە کوێی قورئاندا بە ژیانی پێغەمبەران، لە کوێی ژیانی پێغەمبەراندا سەلامی خوا لە هەمویان بێ، ژیانی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ. بێحیکمەت نییە ئێمە لە سڵاوەتەکانماندا هەموو تەحیاتێکی کۆتایی نوێژەکانمان کەما صەلەیتە عەلا ئیبراهیم دەخوێنین. بیرتان لێ کردوتەوە بۆچی لەناو هەموو پێغەمبەراندا لەگەڵ پێغەمبەری خاتەم محەممەدا صلی الله علیه وسلم باسی ئادەم و نوح و موسا و کەسی تر ناکەی کە هەمویان پێغەمبەری پایەبەرزی پەروەردگارن. لەناو هەموو پێغەمبەراندا دەڵێ کەما صەلەیتە عەلا ئیبراهیم. ئەوە زۆر گرنگە، ئەبێ بیری لێ بکەیەوە بۆچی من ساڵ 12 مانگ 5 فەرزەی نوێژ سونەتەکانیش لە تەحیاتی کۆتاییدا دەڵێم کەما صەلەیتە عەلا ئیبراهیم. لەبەر ئەوەی ژیانی ئیبراهیم پێغەمبەر لە قورئانە دوو دەرسی گەورەمان دەداتێ خۆشەویستانم. یەکەمیان پێمان دەڵێت چەندە پاک بی و چاک بی، ژیانی تۆ خاڵی نییە لە کێشە و گرفت و مەراق. دووەمیان پێمان دەڵێ ژیانی ئیبراهیم دەڵێ کەس وەکو ئەو لەم سەر زەویەدا گرفتار نەبووە،
كما صليت على إبراهيم هەر گرفتاریەک لە جەناب تا هەیە ئاوێنەکە ئیبراهیم بێنە بەراوردی کە بەخوا موسیبەتی ئەو زۆر لەوەی تۆ قودستر بووە. جمعەی ڕابردوو 4 شتم عەرزی جەنابتان کرد. باوکی خراپ، قەومی نالەبار و خزمی بەدڕەفتار و دڵڕەق، حاکمی وڵات کە دیکتاتۆرە، تەماحکردنە ناموس و خێزانێکی جوانی بەڕێز و بە حورمەت زاڵمێک بێوێ لێتدا گیرکا و دەستی بەسەرا بگرێ. 4 بەڵایتر هەن لە ژیانی ئیبراهیم پێغەمبەردا. مسلمانی خۆشەویستم، جوان جوان گوێی بۆ بگرە. ئەم ترسانەی کە خەڵک هەنی هەر ئەوانن کە بەسەر ئیبراهیمدا هاتون سەلامی خوای لەسەر بێ. بەڵای یەکەم کە لەم 4 دەرسەی ئەمڕۆدا باسی دەکەین، تەمەنێکی زۆری بەڕێ کردووە. لە جیاتی ژنێک 2 ژنی هەیە، 2 هاوسەری هەیە، بەڵام تا ئێستا دەنگی منداڵێک لەو ماڵە نەبیستراوە. ئەو کەسەی کە ساڵانێکی تەمەنت بەڕێ کردووە، جاری وایە 2 هاوسەرت هەیە. کەسانێک هەن وەکو بەڕێستان هەیە لە مسلمانان 3 هاوسەری هێناوە، هاوسەرانی تریشی ڕازی بوون بە ئومێدی خوا نەوەیەک لەم ماڵە پەیدا ببێ. سوبحان الله نییە. دڵت ئەوەندە ناڕەحەت نەبێ. ئەوە ئیبراهیم پێغەمبەرە کە دەڵێی کەما صەلەیت عەلا ئیبراهیم خوا تاقی کردەوە. بەوەی 2 خێزانی هەیە و تەواو پیر بووە هەتا ئێستا منداڵی نییە. هەموو ڕۆژێ حەسرەتی بوونی منداڵێکی ساڵح کە دینی خوا لە شوێنەکەی ڕابگەێنێ وا لە ناو دڵیایەتی. دووەمیان کاتێک کە ئیسماعیل لەدایک دەبێ، دوای تەمەنێکی زۆر عەلە الکیبەر ئیسماعیل لەدایک دەبێ. ئای لەو خۆشیەی کە خوای پەروەردگار بەو خێزانەی بەخشی. بەڵام سوبحان الله لەگەڵ لەدایک بوونی ئیسماعیل و بوونی ئەو خۆشیەدا 2 تاقیکردنەوەی قورسی تر یەخەی ئیبراهیم دەگرێ. هەر بەهۆی ئەم منداڵەوە نبینی کەسانێک دوای ساڵانێکی تەمەن منداڵێکیان دەبێ منداڵەکە سەیرەکەی شەلل دەماخە. بزانت چی بەسەر ئیبراهیم پێغەمبەرە هاتووە کە لە نوێژەکەدا وتت کەما صەلەیت عەلا ئیبراهیم ئەمە بێنە بەر چاوت. ئیسماعیل مەلۆتکەیەکە، خڕیڵە بووە بە کوردی دەڵێن، خەریکە زەردەخەنە دەکاو بۆ بابە و دایە دەخنێتەوە کە منداڵ لەو کاتەدا حەز ناکە 1 دقە بەجێ بێڵی. جەنابتان ئێمە هەمومان کە منداڵی ئەوە بچووکت هەیە چەندە لە دەرێ ماندوو بکێوارە دێتە باوەشتەوە بۆت پێ دەکەنێ هەموو ماندووبوونەکەت دەڕەوێتەوە. بەڵام لەم وەختەدا خوای گەورە تاقیکردنەوەیەک بە ئیبراهیم دەدا. ئێستا ئیبراهیم ئەم مەلۆتکەیە، ئەم تاقە کوڕە دوای ئەو هەموو ساڵە کە بووە نابێت لە لای تۆ بەخێو بکرێ، ئەبێت لە ڕۆڵەکەت و لە هاوسەرە ئازیزەکەتدا ببڕی. بیان بە بۆ کوێ؟ وتێلێکی 5 ئەستێرە نا، شوێنێکی ئاوەدان نا، پایتەختێکی ئەوروپی نا. ناوەڵڵا بیوادین غەیری ذی زەرعین، وەکو لە سوورەتی ئیبراهیم ئاەتی 37 ئەبێ بیان بەیتە شوێنێک قەترە ئاوی لێ نییە، چڵە گیایەکی لێ نییە، درەختێکی بەرداری لێ نییە، 1 مرۆڤی لێ نییە، 1 ماڵی لێ نییە. ئەم قورئانە کە ڕۆژانە دەیخوێنینەوە ئەمە دەرسی ژیانە بۆ من و بۆ تۆ، ئەمە حیکایەت نییە. چەند کەس هەیە ئەمڕۆ حەسرەتی دووری لە ژن و منداڵەکەی هەیە بە هەر بارودۆخێک بێ. چەند ژن هەیە لە هاوسەری جیابوتەوە منداڵەکەی لێ دەستێننەوە، ئەو جەرگە ئاگری تێبەر بووە، بیوادین غەیری ذی زەرعین. وەڵڵاهی کاتێک کە ژن کۆرپەکەی لێ وەردەگریەوە، خۆشترین شوێنی ئەم جیهانە دەبێتە ئەو بیابانی عەرەبستانەی کە نە ئاو، نە ئاوەدانی، نە مرۆڤ، نە چڵە گیایەک و نەدارێکی لێ نییە. دڵی دەبێتە بیابان. ئەوە قورئان باسی ئەوانە دەکا. چەند پیاو هەیە وەڵڵاهی فرمێسک دەبارێنە کە باسی حاڵی خۆی دەکات، 2-3 منداڵی جوانکیلەی هەیە، ژنەکە بەهۆی قانونێکی جائیری ئەم وڵاتەوە کە حاکم هەر گوێ لە پیاوەکە ناگرێ. بابە مافی ئافرەتانە، وەرە ئافرەت بۆ خۆت دانیشەوە منداڵەکانیش بەخێوکە. ئەو پیاوە حەسرەتی دووری ئەو منداڵانە دەبینێ، ئافرمێسک دەبارێنە ناڵن منداڵەکانی بینێ بەداخەوە. ئەوە باسی ئیبراهیمە کاکە بیخوێنەوە، هێندە مەحزون مەبە. ئەوە ئیبراهیم پێغەمبەریش ئاوای لێ قەومە. حکمەتی خوایش ناڵێ خوایە بۆ، خوایە تەسلیمی ئەمری تۆم تاقیکردنەوەیە. ژن و منداڵ لەو شوێنەدا بە کوندەیەک ئاو هەندێک نانەڕەقەوە بەجێ دێڵێ، خوایە تەسلیم بە تۆم کردن. ئەبێت چه حەسرەتێکی هەڵکێشا بە ئیبراهیم ئەو کاتێک کە ئاوەڕ دەداتەوە مناڵەکە بۆی پێدەکەنێ و خوا حافیزی لێ دەکات، دەستە بچکۆلەکانی دەلەرێنێتەوە. ئیبراهیم چەند 3-4 جار ئاوەڕیان بۆ دەداتەوە، دڵی بەر نادات چۆن خوا حافیزی لە ژن و منداڵەکەی بکات. ئەو کەسانی کە دووری حەسرەتی منداڵ و ژنیان بینیوە لە واقعی تاڵی ئیبراهیم پێغەمبەر تێدەگەن. ئەوە دەرسە بۆ تۆ. پیان شاد و شکر بۆەوە خوای گەورە لەو تاقیکردنەوە ڕزگاری کرد. تاقیکردنەوەیەکی تر هەر بە هەمان کوڕ
کەمایەی ڕۆشنایی دڵ و چاو و ئاوەدانی ماڵیان بوو ئیبراهیم دیسان جارشکە تاقی کرایەوە. خۆی پەروەردگار لە سوورەتی سافات ئاەتی 2 دەفەرمێ ئینی ئەرا فی المەنامی ئەنی ئەذبەحوک. ئیبراهیم بۆتە مێرمنداڵێکی جوان، مێرمنداڵێکی ڕێک و پێک. ئەم مێرمنداڵە لەم کاتەدا خوا شاهیدی بۆ دەدا. جا منداڵ کە گەمری گەیشتە دەوری 13 بۆ 14 ساڵ و ئەوانە تەمەنی مڕاهەقەیە، تۆزێ نالەباری دەکات، چوختی دەکات، خەریکی خۆناسینە، هەموو شتێ بەدڵی دایە و بابە ناکە، ئەبێ داک و باوک ئاگای لێبێ. ئەها مناڵەکەت کە دەوری 14 بۆ 15 13 بۆ 14 دایە تۆزێ نالەباری دەکات، حەقیشێتی، چونکە گۆڕانکاری بەسەر جەستەی دادێ، گۆڕانکاری بەسەر هۆرمۆناتەکانی لەشی دادێ. باوکو دایک زۆر جار لە کوڕ و لە کچ عاجزن، دەڵێ بەخوا لاسارە، بەخوا هیچ نابیستێ. نا ئیسماعیل خوا شاهیدی بۆدا کەوا نەبووە. لە سوورەتی سافات تەماشاکەن لە ئاەتی 100 دەفەرمێ غولامین حەلیم، کوڕێکی لە سەرخۆی هێمنی مەند، کوڕێکی سالار و سەنگین بوون. خوا شاهیدی بۆ ئیسماعیل دەدا کە وەکو هیچ مێر منداڵێکی جیهان نەبووە، ئەوەندە سالار و سەنگین و لە سەرخۆ گوێڕایەڵی بابە و دایە بووە. ئای کە ئیبراهیم و خێزانی دڵیان بەم کوڕە خۆش بوو، وەکو کوڕی خەڵک نییە، هەرچی دەڵێ بابە بەسەر چاو. خوا لەم کاتەدا تاقی دەکاتەوە، ئەبێ ڕۆڵەکە لەبەر جەرگت هەڵگیرێ. جا ئێستا سەربڕینەکان بێنە بەرچاو، دەزانی چۆنت بۆشی دەکەمەوە. قورئان کە باسی شتێک دەکات وەڵی ئەمە چۆنە، ئەوە لە ژیانی خەڵکایە کاکە. کوڕێکی ئاوا مێر منداڵت هەبێ، دوای تەمەنێکی پیری لە دوو ژن یەک کوڕت هەبێ، ومێد دوابێ کە منداڵی تریشت تازە نابێ، ئەم کوڕەش ئەو پڕی ساڵح و سالار و سەنگین و گوێڕایەڵ بێ، لەو کاتەدا تووشی نەخۆشیەک ببێ. فەحسێکی لێ وەرگرن بیبن بۆ پشکنین. ئینی ئەڕا ئەوەیە کە فەحسەکە هاتەوە دکتۆر بڵێ بەداخەوە باوکی فڵان کەس وەڵڵی کوڕەکەت تووشی دەردێکی سەختی سەرەتانی وا بووە، ذیبحین، نابێت دەستێکی ببڕیەوە. ئەگە دەستێکی ببڕیەوە خوا دەکا بۆ ڕزگاری دەبێ، ئەگە قاچێکی ببڕیەوە، ئەگە چاوێکی دەرێنی، ئەگە گورچی لەو کلیەیەکی لێ بکەیەوە، هەر شکرم. ئەها سەربڕین کۆتا قۆناغی ژیانی مرۆڤە. شتێک کە سەرت بڕی یعنی جارشکە بە تەمامە بەزیندوو بێتەوە. ئەم دکتۆرە لە راپۆرتی پزیشکیەکەیە یەقینی کاملی هەیە کە ئەم منداڵە دوای ماوەیەکە دەمرێ. یا ڕەبی خوا پەنامان دەی خەبەری وا بە کەس نەگا. ئەو خەبەرە بە دڵی ئیبراهیم دەگا لەلایەن کێشەوە، لەلایەن دکتۆرەوە نا، لەلایەن ئەڵڵاوە پێی دەگا. ئەبێ بەدەستی خۆشت ئیسماعیل سەر ببڕی، ئەبێ ئەو ماڵەت تاریک ببێتەوە. تاقیکردنەوەی خوایە کاکە، تۆش تاقیکردنەوەی خوایە بۆت. ئیبراهیم بزانە چه ئازارێکی پێگەیشتووە، کوڕەکەت دەمرێ و هیچ مەجالی ڕزگاربوونی نییە. قسەی دکتۆرێکی ژنیە و فەحسەکە غەڵەت بێ، ئەمە بڕیاری ئەڵڵایە سوبحانەه وتەعالە. لەم تاقیکردنەوە قورسەدا خۆی پەروەردگار جارشکە ئیبراهیم تاقی دەکاتەوە. ئەمە دوو تاقیکردنەوە. تاقیکردنەوەی سەختی سێیەم ئەوەیە لەمەش خوا ڕزگاری کردن، کوڕەش نەمرد و ڕزگاری بوو. هێشتا باوک لە وڵاتی شامە، منداڵ لە حیجاز و مەککەیە. گوتە گەنجێک وەتە پیاوێک بە کاروانچیان بە نامەیەک شتێک ئاگادار دەکرێتەوە، کوڕەکەت ژنی هێناوە. ئەو کاتەی کە کوڕەکەت هاوسەرگیری دەکات باوک، جا ئەو بەس ئەو کوڕەشت هەبێ، ئەوە هەر زۆری فەرقە. بۆ هەموو کوڕەکان هەروایە، ئەگە دە کوڕیشت هەبێ هەروایە، ئەگە دە کچیشت هەبێ شوودەکە هەروایە. بەڵام ئەگە یەکدانە بێ بیهێنە بەر چاوت پیاوێک بەس یەک کچی هەبێ، پیاوێک و ژنێک و پیاوێک بەس یەک تاقە کوڕی هەبێ. کاتێککە هاوسەرگیری دەکا خەیاڵی لەسەر هیچ شتێکی ئەم دنیاە نابێ، یا ڕەبی خوایە کوڕەکەم بحەسێتەوە بە بوشێکی باش. چونکە هەرچی خزمەتی تۆ لە ژیانە بە ئەولادەکەتت کردووە، بە کوڕەکەت یان بە کچەکەت، خۆشبەختی و بەدبەختی لە کاتی هاوسەرگیریەوە دەست پێ دەکا. خۆشەویستم، دایک و باوک هەمووی لێ قبوڵ دەکا، بەڵام هاوسەر نا. خۆشبەختی و بەدبەختی مرۆڤ لە کاتی لە دەستکردنی ئەڵقەی هاوسەریەوە دەست پێ دەکا. ئیبراهیم چەنی دوعا کردو، خوایە بووکەکەم ساڵح بێ، خوایە کوڕەکەم ئێستا بەختی دەکرێتەوە، خوایە هاوسەرێکی باشی بەنسیب بکەی. جاوەرە حیساب کە بە سواری وڵاخ بەیان بەپێ لە وڵاتی شام و لە فەڵەستینەوە هاتووە بۆ حیجاز، بۆ مەککە، بۆ ئەوەی بووکە خام ببینێ، لە ماڵی کوڕەکەیان نان و ئاوێک خوا. ئای چەند خۆشە، دارەکە بەرهەمی هەیە. ئەو کاتەیە چیتە ماڵی کوڕە ساڵحەکەت و بووکەکە دڕووی خۆشە، خۆشترین نان ئەوەیە کە لە ماڵی زاوای ساڵحابی خۆی کچەکەت بۆ دامادەکە. خۆشترین نان ئەوەیە کە دەچیتە ماڵی کوڕەکەی خۆت و بووکەکە ڕێک و پێکە و پارێک نانی لە ماڵ دەخۆی، چونکە بەرهەمی دڵ و جەرگی خۆتە. هیچ شوێنێکی سەر زەوی ئەو تامەی نییە.
بەو هەموو تامەزرۆییەوە ئیبراهیمی پیرەمێرد ئەو هەموو 100 کیلۆمەتر دەبڕێ دەگاتە مەکە و ئەچێتە ماڵی ئیسماعیلی کوڕی هەموو لەشی تامەزرۆییە بیهێنە بەرچاوت ئەبێ بووکەکەم چەند جوان بێ ئەبێ باڵای چۆن بێ ئەبێ قژەکان و چاوەکانی چۆن بێ ئەبێ ئیسماعیلی چەند خۆش بوێ هەموو خەیاڵی جوانی بەڵام کاتێک کە دەرگای ماڵ دەکاتەوە پێی دەڵێن ئەو ماڵی ئیسماعیلە کە دەرگا دەکاتەوە ئافرەتێک بەڕووی گرژەوە فەرموو حاجی کچی شیرن ماڵی ئیسماعیلە ناڵێ ئەرێ تۆی غەریب و پیرەمێرد خەڵکی ئەم شوێنە نی ئیسماعیل چۆن دەناسی ئەڵێ بەڵێ ئەڵێ لە ماڵەوەیە ئەڵێ نەخێر چۆن لە ڕاو شتێکمان بۆ بێنێت جا ئیسماعیل پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ زۆر تیرەندازێکی عەجیب بووە کانە ڕامیان بەردەوام بە نێچیری حەڵاڵ ماڵ و منداڵەکەی بەخێو کردووە ئالەو کاتەدا ئەڵێ ئەی کچم ژیانتان چۆنە ناڵێ مامە گیان دەوەرە ژوورەوە ئەرێ ئیسماعیل چۆن دەناسی ئەرێ دەفەرموو ئاوێک وەخۆ دیارە جەنابەت غەریبی ناڵێ هەر هیچ ناڵێ بۆچی باسی ژیانی خۆم بۆ پیاوێکی نەناسیاو بکەم پیاوێکی پیرەمێرد بڵێم مێردەکەم لە ماڵ نێ بۆ خۆی دەڕوا ئەڵێ ژیانتان چۆنە کچم ئەڵێ نحن في شر في ضيق وشدة ئەڵێ خوا بیبڕێ ئەوە کەی ژیانە حتا بڵێ ژیانمان شڕە حتا بڵێ دەستکورتین حتا بڵێ نەدارین توخواوە پیاوە خۆزگە هەر لە ماڵی باوکم بوومایە سەدان قسەی سوک بە مێردەکەی بە ئیسماعیل پێغەمبەر دەڵێ سەلامی خوای لەسەر بێ ئەزانی ئێستا زۆر جار جەنابەت خەفەتی ئەوە دەخۆی لە کوڕەکەت کە چەند زەلیلە بەدەست بووکێکی ئاواوە جا هەر کەسێک زاوات بێ یان بوو کرد بێ سێ سیفەتی تێدا بێ ژیان لەگەڵ یا زۆر ئەستەمە یەکەمیان دەمشڕ یعنی هەرچی سڕیاتی ماڵەیە بۆ غەریب بێ بۆ میوان بێ بۆ هەمووی بێ هەڵی دەڕێژێ کەم و کوڕی و نەبوونیەک ئەوە نازانێ حەیای مێرد دەبا دەمشڕە دایمە دەم بەگلەیە دووەم ناشکر قەت ئەوە نابینێ ئیسماعیل گۆشتی تەڕ و تازە و جوانی بۆ دێنانەوە الحەمدلله ڕاخەرێک هەیە ئاوی زمزم هەیە ئەمانەی نەدەبینی هەمیشە ناشکر هەدێگو هیچمان نێ فی ضیق ئای کە ژیانمان تاڵە و ناڕەحەتە و کەی من شوم کرد و خەڵکی شووی کرد لەلای ئەم پیاوە بیرەمێردە کە نازانێ باوکی کە خەزوریەتی ئەم هەموو دەردە دڵی هەڵڕشت سێمیان بێحورمەتی لەگەڵ هاوسەر ئای چ ناڕەحەتیەکە کاتێک کە دەبینی بووکەکەت بێحورمەتی بە کوڕەکەت دەکا ئەی چ ناڕەحەتیەکە بۆ پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان کە دەسەیر دەکەی ئەو کچە چەند بە نازداری بەخێو کردووە کەچی زاواکەت چەند بێحورمەتی پێ دەکا چۆن بە چاوی سوک سەیری دەکا ئەزانی بەس ئەو کەسەی ئەم مەینەتیەی بینی بێ بە حەقیقەت ئێستا لە قسەکانی من باش تێدەگا ئێستا لە دڵی ئیبراهیمی دڵشکاو تێدەگا کەی دڵی شکا ئەو کاتەی کەوا بووکەکەی بەو شێوەیە بینی واللهی بوشی خراپ زاوای خراپ ناشکر دمشڕ بێحورمەت لەگەڵ مێرد و هاوسەرەکەی یان لەگەڵ زاواکەدا واللهی ئەوانە گەورەترین بەڵان کە تووشی تۆ دەبێ چونکە هەموو ژیانت تاڵ دەکا واللهی زاوای ساڵح و خواناس بوشی بەڕێز و بە حورمەت و دیندار و پاک گەورەترین نیعمەتی خوایە کە خوا بە تۆی دەبەخشێ چونکە کوڕەکەت یان کچەکەت لە هاوسەگیریەوە عەرزمکردن دەست بە بەختەوەری یان بێبەختی دەکا بەڵام تۆ کاکە هێندە دڵتەنگ مەبە یان هێشتا جاری وایە کوڕەکە ژنت بۆ نەهێناوە هێندە شتی خراپ بیستووە وەڵای خەریکە هەموومان ڕەشبین دەبین ئەوە هەر فڵان کەس مانگێک هاوسەگیری کرد و تەلاق درا ئەوە کچەکەی شووی کرد و هێنایانەوە ئێستا دەستگیران بوون جیابەوە کاکە ها ئەم ترسانە چیمان لێ دەکا مەترسە هێندە مەترسە خوا نەخواستەگە ڕووشی داوەتە لە ئیبراهیم پێغەمبەر ڕووی داوە بوشی خراپ بە پیاوێکی بەڕێزی وەکو ئیسماعیل چوارەم ناڕەحەتی کە لە ژیانی ئیبراهیمدا خوا پێی تاقی کردەوە لە هەموو سەر ئەم زەویەدا زەوی ئەو کاتە ئەوەندەی کە مرۆڤایەتی هەبووە یەک کەس ئیمانی بە ئیبراهیم پێغەمبەر هێنا لە پیاوان ئەویش لوط بوو بە نەستی قورئان خۆی پەروەردگار دەفەرمێ لە سوورەتی ئەلەنبیا ئاەتی هەفتاویەکە وەنەجەیناه وەلووطا ئەوە نەستی قورئانە ئیبراهیممان ڕزگار کرد لە دەستی نەمرود و ستەمکاران لەگەڵ لوطدا یعنی لە تەواوی ئەم سەرزەویە یەک پیاو پشتیوانی ئیبراهیم پێغەمبەری کردووە یەک پیاو یەک کەسی تر پشتیوانی لێ نەکرد یەک کەسی تر لە دەربەدەری و ئاواریدا لەگەڵی نەبوو یەک کەسی تر خەمەکانی لەگەڵ بەش نەکرد ئەزانی زۆر گرنگە ئێستا جەنابەت بیهێنە بەرچاوت هاوڕێیەکت هەبێ کەسێکی خۆشەویستت هەبێ لە ئەو پەڕی تەنگانەدا پشتت بگرێ لە ئەو پەڕی تەنگانەدا کە هیچ کەس دەرگات لێ نەکاتەوە ئەو ماڵەکەت بۆ بکاتەوە لەو کاتێ ئاوارە و دەربەدەر دەبی بڵێ بە تەنیا بەجێ ناهێڵم منیش لەگەڵ تا دێم منیش دەربەدەر و ئاوارە دەبم لە پێناوی ئەو بیر و باوەڕێ کە تۆ لەسەری
ئەزانی هەرچی پیاوێکی بە حورمەتی وەکو جەنابتان ئاواتی دنیای ئەوەیە خوای ئەو دۆستم بەختەوەر بێ وایان نا سەد دوعا دەکەی یا ڕەبی خوا لە جیاتی من پاداشتی بدەیەوە یا ڕەبی قەت نانی کەم نەخوا قەت سادی و گەرمی ژیان نەکێشێ وایان نا ئەو دۆستت بەخوا دەسپێری بەڵام سبحان الله ڕێک پێچەوانەکەی دێتە جێ هەموو خۆزگەکانی دڵی ئیبراهیم پێغەمبەر بۆ لووتی ئیمانداری پشتیوانی دڵسۆز و بەوەفای پێچەوانە دەبنەوە لووت پێغەمبەریش تاقی دەکرێتەوە بە دووشتی زۆر زۆر موسیبەت لە ماڵێدا ژنێکی خراپی کافری دەمشڕی بێ ئیمان لە دەرێش قەومێکی خراپی بەدڕەوشتی بەدفەساڵ ئەخ زۆر موسیبەتە ئێستا تۆ لە دەرەوە هەموو خەڵک ناحەزت بێ ئەگەر ژنەکەت لە ماڵەوە ئامێزی میهرەبانیت بۆ بگرێتەوانێ و باوەشت بۆ بکاتەوە و دوو قسەی خۆشت لەگەڵا بکە و هیمەتت بداتێ بڕواتان هەبێ دوژمناتی هەموو خەڵکی دەرەوەت پێ دەکرێ بەڵام تۆ لە دەرەوە ئەو خەڵکە بەدڕەوشتە نێربازە خراپە قەومت بێ لە ماڵێ ژنێکی ناشکوری بێ ئیمانی دەمشەڕ کە میوانێک دەهات دەچوو خەبەری بۆ خەڵکی دەبرد واتە نە لە ماڵەوە لود ئیسراحەتی هەبوو یان جاری وا ژنەکەت خراپ بێ ئەگە دووسێ هاوڕێی دڵسۆز و پشتیوانت هەبێ دەی دەردەدڵێک دەکەی چایەکیان لا دەخۆیەوانێ پارێکنان لە شوێنێ بەیەکەوە دەخۆن تۆزە خەمەکەت هەر دەڕوا لوت پێغەمبەر ڕێک بە پێچەوانەی خۆزگەکانی ئیبراهیم پێغەمبەرەوە سەلامی خوای لەسەر بێ نە لە ماڵی ئیسراحەتە نە لە دەرێکەش پشتیوانیەتی بەڵام ئیبراهیم هەر خۆڕاگرە بۆیە خوای پەروەردگار فێری سەڵاواتی ئیبراهیمی کردین پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری کردین لە دوای هەموو تەحیاتێکی کۆتاییدا دەڵێن کەما صەلەیتە عەلی ئیبراهیم یا ڕەبی خوایە وەکو ئیبراهیم پێغەمبەرمان لێ بکەی ئیبراهیم پێغەمبەر ئەو هەموو تاقیکردنەوانەی بەسەرا هات نەڕووخا یا ڕەبی خوایە منیش نەڕووخێم پێت دەڵێت تۆش خۆڕاگر بە پێت دەڵێت لە ئەو پەڕی تەنگانەکانی ژیانە چۆک دامەدا هەر لە خوا بپاڕێەوە هەر بڵێ لا إله إلا الله عقیدەی پاک ڕزگارت دەکا بە ئەم وتارەش بمێنێ بۆ جمعەی داهاتوو زیاتر تیشکی دەخەینە سەر ئینشاء الله یا ڕەبی خوا لە هەموو ترس و دڵاوچەیەک ڕزگارمان کەی یا ڕەبی خوا ژیانی دنیا هەمووی تاقیکردنەوەیە خوای گەورە بە تاقیکردنەوەیەک تاقیمان نەکەیتەوە کە بەرگەی نەگرین یا ڕەبی خوا لە کاتی تاقیکردنەوەی قورسیشدا ئیمان و پتە و ئیمانی پتە و عەقیدەیەکی دامەزراومان پێ ببەخشی یا الله یا الله یا الله ئەو کەسانی کە لێرە ئێستا لەم مزگەوت و جومعەیەدان ئەوانەی گوێبیستی ئەم وتارن ئەو ئیماندارانی لە هەر شوێنێکی ئەم جیهانە دڵبەخەمن یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەت لە هەموو لایەکمان بکەیتەوە یا الله ئەوانەی نەخۆش و لەش بە ئازارن شیفای نەخۆشیەکانیان بدەی یا الله ئەوانەی لە دوور و نزیکەوە داوایان لەم دەستە بەدەست نوێژانە کردو دوعایان بۆ بکەن لە حزوری خوادا هەمومان دەڵێن خوایە شیفایان بدەی خوایە شیفای هەموو نەخۆشەکان بدەی هەموو لەش بە ئازارەکان لە ئازار ڕزگارکەی دەرمانێک عیلاجیشیان بۆ بکەی بە شیفا تەنها لای تۆیە یا الله یا ڕەبی خوا عاقبەتی وڵاتەشمان خێرکەی دیندارمان کەی خوا ناسمان کەی لە ناویەکە تەبامان کەی لە هەموو تنگانەیەکە بەهانا و هاوارمان بێ ئەی کەسی بێکەسان ئەی ذاتی ئەڵڵا تەنها تۆمان هەی خۆمان سپارد بە تۆ خوایە فریامان کەوی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون